ئەو بابەتەی کە پێکۆڕۆینە خزمەتی یاعین بەڕاستی بابەتێکە من ئەگەر تەنها هیچ باس نەکەم ئێستا لێرە تەنها پێناسەکەی من ئیشارەت پێ بکەم تێمان ئەگەیەنێ یعنی گەڕانەوەی ئیسلام یانەوەی موسڵمان بێت یەکێ لە هەموو خەفەت و بێتاقەتەکەی ئەوەتانێک کەڵێ ئیسلام نابێ غیابی بێت دینی خوای پەروەردگار نابێت لە ساحەکە غائب بێت یعنی کێشەی بەشەریەت ئەمڕۆ ئەو حەقیقەتێکە بەشەریەت کە لە ڕووی بیر و باوەڕ و عەقیدەوە لە ڕووی ئەخلاقیاتەوە لە ڕووی عیبادەتەوە ژینگە و کۆمەڵگا کە بەشی کۆمەڵایەتەکەی تێکەچێت زۆڵم وستەم قیەم لە ناو خەڵکە نابێتە شتە معنەویەکان و شتە جوانەکان ئەبێتە مادە و ئەبێتە هێز و زەخت و مەزلومێک دائیمەن ماڵخوراوە بێت و کابرایەکی یعنی شت لە جێگەی خۆی دانانرێ بە هەردوو حاڵەتەکە چی حەقت بخۆن چی حەقی خەڵکی بخورێ یا هەمووی دوورکەوتنێ لە مەنهەجی پێغەمبەران بتەوێ بگۆڕێت بتەوێ ئینسان گۆڕانکاری بێنێتە سەر خۆیە خێزانەکەی ماڵی مناڵی بەڕاستی بەبێ قوربانیدان نابێت یعنی وتم تەنها پێناسەکەی بخوێنم و ئێستا بڕۆم تێمان نەگەێنێ کە کاکەم ئەم دینی ئیسلامە بۆ سەرقاڵێک بۆ مەسیرەی مانگێک خەڵکی لە مسلمانان ترساوە لە هەیبەت و ویقار و حتا تەنانەت کە کاتی ڕۆشتونەتە شوێنێکیش ئازادیان کردووە دوایی کە نەیانتوانیوە بیان پارێزن شوێنەکەیان بۆ جێڵاون گریاون وتیانە وەڵی عەدلی ئێوەمان لە زوڵمی خەڵکەکەی خۆمان پێ باشترە ئەوە نام ئیسلامە عەدل و ئاشتی و خۆشی و برایەتی بڵاو ئەکات ئەم گەڕانەوە بۆ تاکی خۆمان هەر یەک لە ئێمە ئێستا لەوەشێ هیوامانە بێ 30 ساڵی وامانەیە 40 ساڵی وامانەیە 10 ساڵە 5 ساڵە تۆ هەر تەمەنێک هەر کەسێ تەماشای خۆی کات لەناو ئەم قەزیە ئەژین ئێستاش احتیمالە بڵێم کورد وەڵا خۆزگە ئەمان بە ساڵەکانی کۆتایی هەشتاکە ئەنۆ دەگوڵایی وەزعی ئیمانیمان باشتر وێ معقوڵە تۆ پاش 30 ساڵ عیبادەتی خوا بکەی تەمەنا بکەیتە پێش 30 ساڵی عیبادەتی خۆت دەنگێرە کەوا بوو خەلەلێ هەیە داوا بکەین لە خوای پەروەردگاری ئیرادەمان بەهێزکا جاری وایە ئەیزانین ئەزانین نوقسانێکە چییە بەس ماوە تۆ سەرەوەی چارەسەرەکەی لە لامان لاوازە هەموو ئەم مەجلیسە ئەزانن نەزەر حرامە هەموو ئەم مەجلیسە ئەزانین غیبەت حرام هەموو ئەم مەجلیسە ئەزانین ئینسان نابێ ڕقی لە برای موسڵمانی بێت هەموو ئەم مەجلیسە ئەزانێ بێ لەگەڵ دراوسێ بێت چۆن بیت کابوو لێرە ماوەتە سەرەوەی لەخوا بپارڕێنەوە خوای گەورە ئیرادەمان بەهێز کا بتوانی ئەوەی ئەیزانی لە ئیسلامە جێبەجێ بکەین بۆیە بەڕاستی کاتی ئەڵێ بابەتەکەمان بابەتی ئەتەضحیە تەضحیە یعنی بزانم بریتە لە چی بریتە لە خۆ بەختکردن ماڵ بەختکردن پارە بەختکردن کات بەختکردن بەذلکردن بەخشینێتی بەخشینە بذل ما يستطيع المسلم تقديمه هو بذله من النفس والمال ئەوەی کە لە تواناتە لە خۆت ڕوحی خۆت لاشەی خۆت بەدەنی خۆت لە باغەڵی خۆت بیبەخشی بەس نا والوقت والحياة والجهد کاتت بۆ ئەم ئیسلامە بێت ژیانت بۆ ئەم ئیسلامە بێت إن الله ئەواتە فەرمێکی قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين ئەمانە لە ئاەتەکانەوە وەریان گرتووە ژیان و مردنم عیبادەت و سەربڕینم بۆ خوای پەروەردگارە والوقت والحياة والجهد توخوا ڕۆڵەکانی ئێمە هەمومان گیرۆدەی دەستیەوە نین بەدەست خۆمان و نەفسمانەوە کاتمان ئەوەی فەیسبووک ئەیبات ئەوەنەی سەرقاڵی ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن نین جگە لەوەی شەگەرەوە نەبێشتی کەش نییە ڕبێکی ئەوە دانین بۆم ئیسلامە ها بەیانیان خەوچە لەسەرمان چەند قورسە لە سەعات 37 دقیقە نوێی پێش ماوەیەک نوێژی بەیانی ئەبوو تۆ دانی ئێستا 4 بێ 5-6 سعات تۆ ڕەخەوی توانی قورئان بخوێنی دەرس بخوێنی دوعا بکەی زۆر شت بڕۆ کاتێکیشی دانە سعاتێکیش دانە بۆ بەدەن و ڕیاضەتە توانی بیکەی کەوا بوو بەخشینی وەقت و ژیان و توانات وكل شيء بەڵام بۆ ابتغاء مرضات الله وفي سبيله بەخشینەکەت بەختکردنەکەت لەبەر خاتری ئەڵڵا بێت بە پێی ڕێبازی خوا بێت لأجل إعلاء دينه سبحانه وتعالى بۆ بەرزڕاگرتنی ئاڵای لا إله إلا الله بێت کەلیمەی لا إله إلا الله بێت وسيادة شرعه برا بەڕێزەکانم يعني ئەسف عەرە بەڵێ وا ئەسەفا ئێستا لەوەتێت من ناڵێم خەڵکێکی کەکە خۆی عەلمانیە و احتیمالە ئەزانێ بۆچی عەلمانیە و ئەزانێ عنیم چی ئەوێت مرتاح نییە لە ناخیوە بەجێبەجێکردنی ئەم ئیسلامە ئەو ئەگەر بڵێ کاکە وەڵا ئیسلام دینی ئیسلام سەرچاوەیەکە بۆ یاسادانان ئەی من و تۆی مسلمان
ئەبێ من بڵێم کاکە وەڵا ئیسلام مەزدەری سەرچاوەی ڕئیسی ئەبێ شتی وا بڵێم ئەو خوای پەروەردگار عەزە وەجەل چۆن ئەفەرمێت ولا يشرك بعبادة ربه أحدا خوای پەروەردگار لا يشرك بعبادة ربه أحدا چۆن لە عیبادەتە ئەم شارە هەمووی بە پارەی من و تۆ بیکەینە یەک مزگەوت خەڵک هەموو ڕۆژێ نوێژی تیا بکەن بەس بۆ ئەوەمان بێ بڵێ ئای فڵان کەس ماشەڵڵا چەند بەخشندەی خواوەری ناگرێ بە هەمان شێوە بە هەمان صیغە خوای رب العالمین فەرمێت عەزە وەجەل ولا يشرك في حكمه أحدا خوای پەروەردگار قبول ناکا لە یاسا و حکمە کەسێ بکەیتە شەریکی تەضحیەتدان و قوربانی بۆ ئەوەتانێت تۆی مسلمان تەنها خۆیشت بووی کەس نەبی بڵێ خەڵکی نا خوای پەروەردگار ڕێگان نادا لەگەڵ خوای غەیرە خوا بپەرستی ئەگەر ڕیاش بێ بۆ نەفسی خۆت هەر بۆ خۆت هیچ نەبێ نە دار نە بەرد لە هەمووی نییە تەبەڕا بکە بەڵام خوا پەناماندا خوا ڕەحم بە من و ئێوەشکە ئیخلاصمان پێ بەخشێ ئەو قسانەی ئەکەیت ئەگەر دەرزی قورئان ئێستا بڵێمەوە بۆ ئەوەم بڵێن ئاها مامۆستا بەتوانایە وەڵام مامۆستا دەرزی قورئان ئەڵێ لە قیامەت ئەڵێ پێت وترا وەرت گرت خوا پاکە و پاکیەوێ کەوا بوو لێرە هەر لە مەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ کە تەضحیە ئەدەی لەبەرەوەی ئیعلای کەلیمەی لا ئیلاها ئیلەڵڵاه بکەی کەسیشت لەگەڵانیە تۆ بیڵێ با خەڵک ڕەفزیکە بەس تۆ تەنازول مەکە خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە مەکە پیانەوت ساڵێ بتەکانمان بپەرستە ساڵێ خواکانتان نەپەرستی ئێ باشە فەرموو ئەگەر عەقڵ ڕێگای بدایە مەجالی شرک ئێ باشە ساڵی یەکەم بی پێبووتیان ساڵی یەکەم ئێوە بێ خواکەی من بپەرستن ئەم ساڵە بەڵکوم دڵیان نەرم بووایە قسەی بۆ بکردایەن بەڵام شرک سنووری نییە پێغەمبەری وا بۆی یەک کەس شوێنی نەکەوتووە مەبدەئەکەی پاراستووە بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون بەوە دەست پێکات کە فەرمێن لەکم دینوکم وەلیە الدین براکانم ئەمە ڕێگە پێدان نییە خەڵکی کوفرەکە و شرکەکە هەرچیەکە بیکە ئەمە تەبەڕاکردنە ئاەتی تەبەڕاکردنە کەوابوو تەضحیەدانی تۆی مسلمان ئەوە فەضڵی خوای پەروەردگارە خوای گەورە ئێمە بگێڕێ بە عەبدێک سەرقاڵی دینەکەی بین ئەبێ ئێمە سوپاسی خوا بکەین تۆ کە خێرەکەی نییە چاوەڕێ مەکە و کەسەی کە سوپاست کا پارەکەت پێداوە سوپاسی خوا بکە بڵێ خوایە واز لە من کردووە من تۆم لەبیر بێت دڵی مسلمانی خۆشکەم تۆ سوپاسی خوا بکە بێ لە دەرسێکە دانیشیت تۆ سوپاسی خوا بکە نوێژی بەیانی لە مزگەوتا بکەی تۆ سوپاسی خوا بکە لەگەڵ جەمعێکە ئیش بکەی کەناڵەکەی لە ماڵانە باسی سونەتی ڕەسوول الله بکە صلی الله عليه وسلم دژی ئەو شتانە بێ کە ملەتەکە شیرازەی ملەتەکە تێکدا کەوابوو یەکێ لە تەضحیەدان بۆ چییە وەسیادەتی شەرعی ئەوێ هەوڵ دەی سیادە بۆ شەرعی خوای پەروەردگار بێت وإظهار الحق ئیشی تۆ بۆ بێ حەق سەرخەی وەکەسری شەوکەتی الباطل درکی کافر بشکێنیت ونشر الإسلام وهداية الناس إلى صراط المستقيم هداية داني خلقية بلا ميشكي همو تاكيكي مسلمان بيا منالا كمان رابياني فيري كين إيشي تو چيا منا ما خلقي بقرأتو بو ديني خواهي پروردگاري هداية لاي خواهي منو تو إيشمان لسرا مالي شيطان زال نبي تسرمانا كاكا والله كس چاك نابي تو شو زاني چاك نابي تخوا فرعون چی نەکرد ماڵ نەبوو تایە مناڵی نەکوژێت ئافرەتەکانیش هەمووی هێڵاوە بە زیندوێتی و زەلیلیەکردن بەڵام خوای ڕەب العالەمین دوو پێغەمبەری بۆ ئەنێرێت سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت دوو پێغەمبەر بۆ ئەو فیرعەونەی کە ئەیوت ئەنە ڕەبوکم الئەعلا من پەروەردگاری گەورەی ئێوەم من خوای ئێوەم بەڵام تۆ ئەوەت لەسرە بانگی کەی تۆ ئەوەت لەسرە نەهی لە منکەرکەی گۆڕین لە لای تۆ نییە جاری وایە ئەمە بە ژنەکەی خۆمان بە خێزانمان بە کچەکەمان ناڵێن بە کوڕەکەمان ناڵێن لە کوڕم نوێژی بەیانی کردووە یانە کەوا بوو وهداية الناس إلى صراط المستقيم بۆ هیچی ترم نییە کاکە من کورسیم نییە بیدەم بە خەڵک وەزارەت نییە بیدەی بە خەڵک مەسئولیەتت نییە بیدەی بە خەڵک پارەت نییە بیدەی بە خەڵک تەعیناتت نییە ئەمەی تێکەڵ بوو بەرەکەت لە ئیشمانە نامێنێ تاوەکو نسبەتێکی باش لە بیدایەتی ئەم سەحوەی ئێمە ئەم شتانە کەمتر لە ناو ئیشمان بوو بەرەکەت زۆرتر لە ئیشمان بوو بەڵام بۆ تەماشای کۆتایەکەیکەن ليفوزوا بسعادة الدارين تو ئەتەوێت لە دنیا لەژێر سێبەری ئیطمئنانەتی ئەلا بذكر الله تطمئن القلوب بەحەسیەی تۆ لە ئاخرەتیشە فەوزی عەظیمت دەستکەوێت ئەمەی کە من ئیشارەتم پێ کرد ئەو زانایانە فەرموو پێناسەی تەضحیە ئەوەتانی تەضحیە ڕوحت ماڵت کاتت توانات لە پێناوی خوایە بیبەخشیت بۆ ئیعلا کەلیمەی ئەڵڵاه سەربەر ئەمرین پێغەمبەران بەوە سەرقاڵ بوون کۆتایی بە ژیانمانە تێ کاکە ئێمە و دەوڵەمەندترین کەسی سەر عەرز هەر یەکێ متری عەرز دەکرێت
بەڵام لەگەڵ ڕوح دەرچوونە و کاتە ئەزانی نیعمەتیم ئیسلامەتێکە مەلایکەی ڕەحمە خوا بکەم مەلایکەی ڕەحمە ببینی لەسەر مەرگمانە. لێرەوەیە مامۆسایانی بەڕێز براکانم هەر کەسێکش گوێ لە دەنگمانە مهمەتی ئینسانی مسلمان زۆر گەورەیە، ئەمانەتی گەورەی ئاخر بەرنامەی خوای ڕەب العالەمین کە پێغەمبەر نەما لە پاش ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێغەمبەری کە نایەت ئیتر ئەمانەتەکە بۆ شوێن کەوتوانێتی. قرآن پێمانە فەرمێشی وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويبي بحجة بسر خلقه تو سيادة وخلق بكي كتوبي بحجة وكشونا فرمي ببيغمبر صلى الله عليه وسلم ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء على الناس إنجا باشا فرمي فأقيموا الصلاة وآتوا الزكاة دواتر باسيكم كوابو إنساني مسلمان مهمتيكي قوريه رساليكي عظيم بياميكي قوريه خواهي پروردگاري بيايا أبي قيادي بشرية بكاي يا باشا قيادي بشري بشكل كنتم خير أمة أخرجت للناس نكذا بروي عربون أجنا أبو لهبش عربو أبو جهل عربو بيغمري عندك صلى الله عليه وسلم كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله أما الصفات أتويخ باشترين أمتي بيت أو صفتاني خواي پروردگار عز وجل بو أصحابي بيغمر باسيكا صلى الله عليه وسلم أبي هول بدين تيامان أبيت كوابو الليرة ويا علماء فرمون أم آياتاني كخوان مان كتو أمانتك قورد بدسوية خواي پروردگار تكليفي أمر بمعروف ونهي لمنكر أمر بچاكا كردن كإسلاما نهي لخرافة كردن هرشي إسلام حرامي كردوا ليرة ويا كتو أم تكليفة تشريف نية بەڵکو تۆی مسلمانە بێ بزانی کاتێ ئیشێکت بۆ ئیسلام کرد بەس تەمەنا بکەی خوایە وەریگری لێمان چکەوە گرنگە خوا لە متەقی وەری ئەگرێت. لێرەوەیە خوای پەروەردگار ئەمری کردووە بەم هەموو تەکلیفانە لەبەر ئەوەی ئەگەر ئاگامان لەم قسە بێ ئەگەر بێت و ئەو گیانی خۆبەخشین لە گیانی مسلمانە نەبێ بەرهەمی ئیشەکە چاوەڕێی مەکە. هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند نمونەیەک باسەکەین هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە لە گیانیان هەبوو نەتیجەکەی هەبوو. ئێمە ئەمڕۆ لە مانای شتەکان ئەدای ئەکەین جاری وایە نوێژەکەم کە سەلامە دەمۆزانم نوێژم کردووە ئەمە چیە هەندێک کەسەیە لە نوێژی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم لە دەیای یەکی بۆ ئەنووسرێت هەندێک هەیە ئەدای کردووە ئەجر ثوابەکەی بۆ چونکە حکمت لە نوێژە ئەوەتە تەنها عن الفحشاء والمنكر ڕێگا ئەگرێ لە خراپە و خراپەکاری من هەر لە ناو سەلامم داوە خراپە بکەم نەزانم بۆ نوێژەکەم کەوا بوو ئەدائم کرد بەڵام لە قەسدی نوێژ تێ نەگەشتم ئەو قوربانەی کە لە کۆتایی محازەرەکە ڕۆمەسەری ئێمە هەمومان سپاس بۆ خوای گەورە حیوانەکە سەرە بڕین بەس نازانین ئەمە مانایەکی گەورەی تەضحیتایە گەنجێکی حەلیمی عەلیم خوا مەدحیەکە بەو دوو سیفەتە گەنجێ حەلیم بریتیە لە کەسێ بە ئاسانی ناتوانین تووڕێیکەی کەسێک بە پەلە ئیشی خۆی ئەنجام نادا کەسێکە کە تۆڵە ناسێنێت بۆ نەفسی خۆی کۆمەڵی سیفەتی زۆر جوان عیلالەکە عەلیم شەرەفی علمە خوا بە زۆر ئەهلی علم بە ئەهلی وعد باسیەکات گەنجێکە نەفسی خۆی ئەبەخشێت باوکێکە کوڕی خۆی ئەبەخشێت لەگەڵ ئەوەیە من دێم تەنها ئەوم لە بەرە حیوانەکە سەر ببڕم لەبیرم چووە ئەمە بۆ چییە ئەسڵ لەم تەضحیەدانە بریتیە لە باو کوڕی لە پێناوی ئەم ئیسلامە دانێت کوڕیش نەفسی خۆی لە پێناوی ئەم ئیسلامە دانێت باو کوڕی بۆ ئیسلام پەروەردە بکە کوڕیش یارمەتیدەری باوکی بێ بۆ ئەوەی بۆ ئەمری خوا جێبەجێ بکات ماناکە زۆر گەورەترەکە ئەم مانە هەڵیەگرێتە خۆی کە یا ڕەبی خوای گەورە قوربانی هەموو ببرایەک و هێومان وەربگرێ بەڵام ئەسڵی ماناکەی مانایەکی ترە خۆبەخشینە ئەوە ڕەمز ئەمێنێتەوە تا ڕۆژی قیامەت ڕەمزێکە ماوە تۆ فدیەی کەسێکە کە خۆی بەخشێتە خوای پەروەردگار بۆیە لێرە ئەم ڕێگا ئێستا ئەبینی دوژمنان بە هەموو شێوەیە لە هەموو عالەم نییە دوو لە ڕووی هەموو بینەر و بیسەر و جەنابتان ئێستا بڕۆ پشیلەیە بکشتە دنیا دێتە جواب بەڵام ببینی ڕۆژانە ساڵانە مانگانە دێ و لە وڵاتی ئەمەکە دێ وڵا کۆمەڵی مسلمان بە سیارە شێلایەن و کۆمەڵی مسلمان ڕۆشتە مزگەوت دوایان لێ کرد هەر کووەکیە باسێکە بۆ لێمان تێک چووە تو خوا بێ مسلمان شکات بەرێتە لای کەسێکە خۆی مسلمان ئەکوژێت نا تۆی مسلمان شکاتە بیتە لای خوای پەروەردگار و ئایا تووشت جێبەجێەکەی بۆی مسلمانان لەم زەلیلە بە ڕزگارت بێت بە گەڕانەوەی بۆ دینی خوای پەروەردگار ئەو نەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەهۆی خۆشەویستی دنیاوە بەهۆی ترس لە مردنەوە مسلمانان دوژمن زاڵە بێتە سەریان ڕزگاریان نابێ لەی تاوەکو
نەگەڕێنەوە بۆ دینەکەیان. ئەی باشە ڕێگای تەضحیەدان چییە براکانم مامۆستایانی بەڕێز؟ ڕێگای تەضحیەدان زۆر جۆرە. مامۆستا عەبدولستیر ئیشارەتێکی پێکرد لە بیدایەتە، یا هەر لەوەی کە بەذل النەفس ئینسان ڕۆحی خۆی ئەزانن کە خوای پەروەردگار فەرمێ ئەم ئاەتە چەند ڕوونە. بسم الله الرحمن الرحيم إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بەڕاستی خوای پەروەردگار لە ئیمانداران نەفسی خۆیانی کڕیوە و ماڵیشیان مقابل بە بەهەشت. ئێ باشە ئەوە جارێک ئەمزانم ئێمە لە ژیانی ڕۆژانەمە چەندێ بۆ خۆمان تووڕە ئەبین و چەندێ بۆ خوا تووڕە ئەبین. من أعطى لله ومنع لله، من أحب لله وأبغض لله. هەر کەسێ لە پێناوی خوا بیبەخشێ، لە پێناوی خوا بیگرێتەوە، لە پێناوی خوا خەڵکی خۆش بێ، لە پێناوی خوا ڕقی لە خەڵک بێ، فقد استكمل الإيمان. کۆتایی ئەم ئاەتە فەرمێشی وذلك هو الفوز العظيم. سەرکەوتنی گەورە لە لای خوای پەروەردگار ئەوەتانێ کە ئینسان خۆی بفرۆشێتە خوای پەروەردگار. هەر شتێکە ئەی بەخشیت ماڵ بێ یاخۆت لە دنیا یا لە ئەخیرەت پاداشەکەت گەورەترە. سەبارەت بە ماڵ، من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. والله کەسێک نییە هەر لە دنیا ئەیبینی مەسئلەی بەخشین لە دنیا ئەیبینی، بۆ خوا بیبەخشە لە دنیا خوا ناڵێ محتاج بێت.